تێچووی ژیانی خێزانی کرێکاری زیاتر لە 40 ملیۆن تمەن. بە پێی راپۆرتی پەیامنێری ئیلنا لە ڕۆژانی ڕابردوودا کومیتەی موچەی شۆرای باڵای کار بە بەڵگەی داتا فەرمیەکانی مانگی بەفرامبار سەبەتەی بژێوی خێزانە کرێکاریەکانی نزیکەی 23 ملیۆن و 500 هەزار تمەن نرخاندووە. ئەمە لە کاتێکدایە کە پێشتر ئەنجومەنی باڵای کار نرخی سەبەتەی بژێوی مانگی ئازەری زیاتر لە 29 ملیۆن تمەن ڕاگەیاندەبوو. باشە بۆچی لە مانگی بەفرامباردا تێچووی ژیان تەنها 23 ملیۆن تمەن؟ داتا فەرمیەکان و فۆرمولەکانی ئامار لە ئێران متمانە پێکراونین. ناوەندی ئاماری ئێران هەڵاوسانی مانگانەی ڕێبەندانی تەنها 3% ڕاگەیاندووە. لە مانگەدا پەتاتە زیاتر لە 20,000 تمەن، گۆشتی سوور زیاتر لە 200,000 تمەن و کاڵا و خزمەت گوزاریەکانی تر بەهۆی گرانی دۆلار چەندە لە سەد گران بوون. بەڵام بە باوەڕی ناوەندی ئامار هەڵاوسانی ڕێبەندان بە بەراورد لەگەڵ مانگی پێشوو تەنها 3% بووە. لەم ماوەیەدا هەڵاوسانی خاڵ بە خاڵی دۆلار زیاتر لە 60% بووە. پێنجی ڕەشەمە نرخی دۆلار لە بازاردا دیسان ڕەوتێکی زیادبوونی گرتەبەر و گەیشتە 93,750 تمەن. ساڵێک پێشتر واتە لە پێنجی ڕەشەمەی 1402 نرخی دۆلار 57,190 تمەن بوو، کەواتە لە ساڵێک کۆتایی بە پێنجی ڕەشەمەی ئەم ساڵ نرخی دۆلار 63.9% گران بووە. گرانی نزیکەی 64% دۆلار لەکوێ و هەڵاوسانی خاڵ بە خاڵی 35.3% ناوەندی ئامار لەکوێ؟ داتا فەرمیەکان تێچووی ڕاستەقینەی ژیان نیشان نادەن، کەواتە سەبەتەی بشێوی 23 ملیۆن تمەنیش ناڕاستەقینەیە و تەنها بە ئامانجی ڕێکەوتن نرخێنراوە. ڕێکەوتنێک کە تەنها بۆ ڕێکەوتن ناک بۆ باشکردنی باری بژێوی کرێکاران لە دەستوری کاردایە. مازیار گیلانی نژاد چالاکی کرێکاری لەم پەیوەندیەدا دەڵێت لە چەند ڕۆژی ڕابردوودا کومیتەی موچە ڕەقەمی 23 ملیۆنی سەبەتەی بژێوی ڕاگەیاندووە و کارزارێکیش لەلایەن نوێنەری کرێکارانی ڕوکنی سێیەم بۆ زیادکردنی 70% موچە دامەزراوە. بە پێی وتەی ئابووریناسان هێڵی هەژاری نزیکەی 50 ملیۆن تمەنە، کەواتە 23 ملیۆن تمەن نیوەی هێڵی هەژاریش نییە. بە پێی ئاماری ڕاگەندراو لەلایەن وردەفرۆشەکانەوە و بینینی هەر ڕۆژەی خەڵک لەم چەند مانگەی دواییدا دانەوێڵا نزیکەی 100%، شیرەمەنی نزیکەی 70%، میوە نزیکەی 60%، برنج 100% و دەرمان بە تێکرا شتێک زیاتر لە 100% گەشەی نرخیان هەبووە. ئەمە تەنها بۆ ئەم ساڵ سنووردار دەبێت، بەڵام مەگەر بڕیارە بە پێی مادەی 41 یاسای کار موچەیەک بۆ ساڵی داهاتوو پەسەند بکرێت، دەبێت جگە لە هەڵاوسانی 100% ئەم ساڵ هەڵاوسانی چاوەڕەنمەکراوی ساڵی داهاتووش لە بەرچاو بگیرێت. چونکە بەپێی پێشبینیەکانی ئابووریناسان لە حاڵەتی جێگیرکردنی بارودۆخی ئێستادا نرخی دۆلار تا کۆتایی هاوین لەوانەیە بگاتە 120 بۆ 150,000 تمەنیش. بە بەڵگەی ئەم داتایانە و خێرایی زیاتر لە 63% نرخی دۆلار لە ساڵی ڕابردوودا. تەنها لە حاڵێکدا کەلانیکەمی موچە لە نێوان 33 تا 35 ملیۆن تمەن دیاری بکرێت، کرێکاران لە ساڵی داهاتوودا توانای دابینکردنی پێداویستێلانی کەمەکانی ژیانی خۆیان دەبێت. بەڵام نیازیان هەیە دیسان موچەیەکی سێقال لە ژێر هێڵی هەژاری بە کرێکاران بسەپێنن، کاتێک تێچووی ژیان زیاتر لە 40 ملیۆن تمەنە. بە هەر حاڵ بۆ ئەوەی خێزانێکی کرێکاری بتوانێت کرێی خانوو بدات، خواردن بکڕێت، دەرمان و فێرکردن بۆ خێزان دابین بکات و بە هەوی نەخۆشیەکی سادەوە لە شی سەرۆکی خێزان لەبەر بێپارەی و هەژاری نەلەرزێت، دەبێت لانی کەم 40 ملیۆن تمەن داهاتی مانگانەی هەبێت. کەمتر لەوە نەک موچەیەکی دادپەروەرانە و شەرەفمەندانەتر نییە، بەڵکو موچەی بێگاریە. بەڵام موچەی 40 ملیۆنی پێشکەش ئایا ئەوانەی لە شۆرای باڵای کاردا دانیشتون بە زیادکردنی 100% موچەکەم موچەی مانگانەی کرێکار بگەێنێتە 20 ملیۆن تمەن ڕازی دەبن؟ ئەم مەگەرە زۆر دوورە.